بەڕێزان سڵاوتان لەبێ من محەممەد جەباری بەختەوەرم لە چوارچەوەی پرۆگرامی بە کوردی جارێک تر بە یەک شاد بووینەوە. دیارە هەر نیشتیمان و نەتەوەیەک بۆنە و جەژنی تایبەت بەخۆی هەیە کە ساڵانە بە جۆرەها شێوە ئەو بۆنە و یادەکەنەوە. ئێمە نەتەوەی کوردیش وەک نەتەوەیەکی زیندوو لە چەند ڕۆژی داهاتوودا پێشوازی لە جەژنێکی گەورەی نەتەوەی دەکەین کە ئەویش جەژنی نەورۆزە. هاوکات یەکەم ڕۆژی ساڵی نوێی کوردیە و نوێبوونەوەی بەهار و سروشتە. بۆ ئەوەی زیاتر یا بە شێوەیەکی گشتی لەسەر جەژنی نەتەوەی نەورۆز گفتوگۆ بکەین، هەروەها بە تایبەتی لە ڕەهەندە ئاینەکەیەوە زیاتر لێ وردبینەوە لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سدیق لەو بارەوە تاوتوێ و پرساکەین. مامۆستا سڵاوی گەورم لە جەنابەت بێ، ئەم کاتی جەنابەت باش بێت. دیارە بینانی بەڕێز ئێمە لە ستودیۆ کۆمەڵێک میوانی بەڕێز لەگەڵ ئێمە حوزوریان لەبێت کە بە پرسیار و سەرنجەکانیان هیواداری بابەتەکان ئێمە زیاتر دەوڵەمەند بکەن و ئەوانیش بریتین لە قوتابیانی پەیمانگای ئایندا. ئێمە لێرە بە خێراتنیانەکەین بەخێر بێن سەرچاو خۆشحاڵی ماوەدەمونتان زۆر سوپاسان دەکەین. دیارە دوای تاوتوێکردنی تەوری سەرەکی بەرنامەکە گەڕێمەوە لە جەنابتان، هیوادارم گوێم لە ڕاو سەرنجەکانی ئەوە بێت لە چوارچەوەی تەوری سەرەکی بەرنامەکە. مامۆستا دووبارە سڵاو لێبێ. دیارە بەبوونەی هاتنەوەی جەژنی نەورۆزی نەتەوەی کورد پیرۆزبایی لە بەڕێز و لە میوانانی بەڕێز و لە تەواوی گەلی کورد دەکەین، هیوادارین بێت هەوێنی تەبایی و یەکرێزی گەلی کورد. مامۆستا مەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم. سەرەتا ئایا نەورۆز ئێمە وەکو موسڵمان دیارە مێژوویەکی موسڵمان نەورۆز لە مێژووی موسڵماندا چۆن مامەڵەی لەگەڵ کراوە؟ زۆر قسە ئەکرێ گوایە جەژنی نەورۆز تازەی هاتووەتە کایەوە، ئەو کاتی کە موسڵمان مێژووی هەبوو یاخود کە حکمی کردووە ئەو کاتە نەورۆز بۆ شێوێ نەبووە. ئێستا ئەمانوی لەسەر ئەو خاڵە ڕابۆچین نەورۆز لە مێژووی ئیسلامدا چۆن مامەڵەی لەگەڵ کراوە ئەم لەگەڵ کراوە؟ بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان. گەڕان بە دوایی هەڵوێستی موسڵمان لە نەورۆز بە درێژایی مێژوو پەیوەستە بە چەند خاڵێکەوە. خاڵی یەکەم کامیان لە پێشی کامیان بوونە، ینی سەرهەڵدانی ئیسلام یان نەورۆز کامیان لە پێشی کامیان بوونە، بێگومان نەورۆز لە پێشی ئیسلامە. بەو مانایە کە هەڵوێستی ئیسلام لە هەر ڕووداوێک لە ڕوانگەی هەڵوێستی موسڵمانەکانەوە دەرەکەوێت. ئەگە لەو چوارچێوەیە تەماشا بکەی شتی باشیش دەبینی لەسەر نەورۆز لە مێژووی موسڵماناندا، شتی خراپیش دەبینی بە باسکرا بێ دەربارەی نەورۆز. ئەو باش و خراپیە پەیوەست بۆ بەچیەوە؟ باش باسکردنی نەورۆز و قبولکردنی نەورۆز لە چوارچێوەی مێژووی موسڵماناندا هۆکارێکی هەیە، خراپ باسکردنیشی هۆکارێکی خۆی هەیە. بڕوانە ئەو سەردەمانە، ینی کاتێک کە ئیسلام ساڵی هەژدەی کۆچی گەشتۆتە کوردستان، لە هەژدەی کۆچی کە دەگاتە کوردستان و ئیدی بە هەمان شێوە دەگاتە فارس، ئەو کاتە موسڵمانە عەرەبەکان شتێک ئەبینن بە ناوی نەورۆزەوە، هەست بە شتێکەکەن بە ناوی نەورۆزەوە. هەڵوێستی ئەوان لە نەورۆز پەیوەستە بە کۆمەڵە بابەتێکەوە. یەکەم شت پەیوەستە بە نەزانینی عەرەبەکان لە نەورۆز، نەزانینی یان کەم زانیاری موسڵمانانی عەرەبی جەزیرە بەچی بە یادی نەورۆز. لە ئەنجامدا کاتێک کە ئەوان دێن هەڵوێستی بەشێکیان خراپ بۆ دەربارەی نەورۆز، هەڵوێستی ئەوان خراپ بۆ دەربارەی نەورۆز. قۆناغێکی تر قۆناغی شەڕی نێوان عەرەبەکان و غێرە عەرەبەکانە، چتە سەردەمی ئەمەویەکان بۆ نمونە. لە سەردەمی ئەمەویەکانە چونکە ئەمەویەکان بڕوایان بە قوڕەیشی بوون هەبووە، بڕوایان بە عەرەبی بوون هەبووە و تا ڕادەیەک ینی ئەمەویەکان بایەخ پێدانیان بە زمانی عەرەبی و بە عروبەت و بە عەرەبایەتی زیاد بووە، دش بە کورد وەستاونەتەوە، دش بە فارسیش وەستاونەتەوە، دش بە تورکیش وەستاونەتەوە. ئەو کاتانە خراپتر بووە هەڵچ و کەوتی ئەوان لەگەڵ نەورۆزدا. خاڵێکی تر پەیوەستە بە سەردەمانێکی تر دێتە سەردەمی عەباسیەکان، چونکە عەباسیەکان خۆیان بە ئالوبەیت ناسیوە، چونکە ئەوان تا ڕادەیەک بەشێکی زۆر لە کەسەکانیان چۆنەڵێ زایندە و لەدایک بووی فارس و ئێران بوونە، ئاشنایەتیان بە نەورۆز هەبوو. ئەبینی سەردەمی عەباسیەکان لەگەڵ نەورۆزدا هەڵسوکەوتیان باش بوو. ئەبینی ئەم بارودۆخانە هەمووی دوجار چییە؟ هەڵوێزگرتن لە نەورۆز بەقەدەر ئەوەی هەڵوێستێکی سیاسی بووە، ئەوەندە هەڵوێستێکی ئاینی نەبووە. هەندێک جار ئاینیان بەکارهێناوە بۆ دژایەتیکردنی نەورۆز لە ڕوانگەی ئاینەوە، بۆی چون لە ڕاستیدا هەڵوێستەکەش هەڵوێستێکی سیاسی بووە. ینی عەرەب حەزی لە فارس نەبووە، ئەم جەژنی بە فارس و بە کورد و حساب کردو، سەرنجام دژایەتی کردو. ئەگە بڕۆیتەوە بۆ ئەم مێژوانە شتی وا زۆرە بینی. بۆیە بینی کە پشتە کتێبی التەراتیب الئیداریە عەبدولحەی کەتانی مثلا ئەڵێ جیئە ئیلا عەلیین بفالودە، ینی بۆ ئیمامی عەلی خواردنێکیان هێنا بە زمانی ئێستا پێڵێن پاڵوودە.
قوتي أو تشيا ما هذا أو خواردنا تشيا قالوا نور النيروزي أو نوري نوروز قال نوروزنا في كل يوم هذا هم روجب كان بنوروز زانا أم هلوستا إيجابية بەڵام دیتە سەردەمێکی تر لە سەردەمەکانی چۆنەڵێ دواتر سەردەمی ئەمەوەکانە خەڵک خراپێ بێت و دێتە سەردەمی عەباسیەکان وەکو گوتم تاریخ الئیسلامی دکتۆر ئیبراهیم حەسەن ئەڵێ خەلیفە عەباسیەکان بە درێژایی ئەو 600 ساڵە بایەخیان بە ڕەمەزان و قوربانەدا وەکو دوو جەژنی ئاینی بەڵام نەورۆزیان کردبوو بە گرنگترین جەژنە فەرمیەکانی دوای ئەو دوو جەژنەکە ئاهەنگیان تیاجر تۆ مێژوو نووسێکە ناسی بە ناوی تەبەری باشە تەبەری لە تاریخ ملوک و ئەوانە بەڵێ باسەکە دەڵێ نەورۆز لە ساڵی 282 هیجری ئەو ئێوارەی کە نەورۆز بوو عادەت وابوو لە دەوڵەتی عەباسیە دوو شتەکرا ئێمە بەشێکیمان ئێستا نەماوە ئەڵێ بەشێکەکەمان ئاگرکردنەوە بوو لە دوای ئاگرکردنەوە خەڵک بۆ خۆشی شەڕ ئاوێ کرد ئاویان وێک تاڵێ ینی ئەو پۆلیس و ئەو هەموو پاسەوانانەی کەوا بەغدایان ئەپاراست لەو شەوەدا خەڵک ئاوی بەوانی شادە کرد ینی پێڵە ئیشعال الناری وەصەب المائی ئاگرکردنەوە و ئاو پرژەنکردنی یەکتر یعنی ئەمانە هەمووی بەم شێوازانە هەبووە کەواتە هەڵوێستی چۆنەڵێ موسڵمانانی پێشوو لە نەورۆز هەڵوێستەکان لەگەڵ بۆ چوونەکان ئەگۆڕێ زانیاریان دەربارەی نەورۆز هەبوو بێ هەڵوێستیان باش بووە دژایەتی غێرە عەرەبیان نەکرد بێ هەڵوێستیان باش بووە پێچەوانەکەی وابوو بێ و هەڵوێستەکان سیاسی بوو بێ دژ بە نەورۆز وەستاونەتەوە بۆیە لە مێژووی موسڵماناندا ئەگە بگەڕێ هەردووکی دەبینی نە ئەبێ بڵێ ینی کەسێ بڵێەوە تا مێژووی موسڵمانان زۆر جوان باسی نەورۆزی کردو و قبولیان بووە ئەوەش هەر ڕاست نییە کە بڵێ مێژووی موسڵمانان دژ بە نەورۆز بوونە هەردووکی هەیە مامۆستا خاڵێکی تر هەیە ئەوش کە کاتێک نەورۆز ئەکرێت نەورۆز دێتە پێشەوە هەمیشە ئاگر لەگەڵە ینی هاوتایە ڕاست هاوتەریب لەگەڵ ئاگرێکرێتەوە زۆر کەس بەهۆی دژاتی نەورۆزەکە بەهۆیەوەی کە گوایە ئەم ئاگرا ڕەمزێکە بۆ ئاگر پرستێکیان یاخود بۆ مەجووسەکان بۆیە دژاتی نەورۆزیان کردووە ئیتر لەژێر بیانوێکا بێ یان تێنەگەیشتن بوو بێ بەبڕ ینی ئەو دوالیزمە بەڕێز چ پەیوەندیەکە لە نێوان دوالیزمی ئاگر و نەورۆز خوا سوبحانەهو وتەعالا باشتر بۆمان باسەکە ئەگەر مولەحەزە بکەی لە ڕوانگەی قورئانەوە پێچەوانە دەوەستێتەوە ئەو مێژووی تر کە دوجار نووسراوەتەوە یعنی بەشێک لە دەسەڵاتدارانی ئیسلامی ئەو سەردەمانی پێشوو حەزیان لە هەر نەتەوە گەلێک نەبوو بێ شتێکیان بۆ دروست کردووە ئاسانترین ڕێگەش بۆ دژایەتیکردنی هەر گەل و نەتەوەیەک خراپ بەکارهێنانی ئاینە خراپ بەکارهێنانی ئاینە ئەژنا لە مێژووی کوردەواریدا بچێتە سەردەمی زەردەشتی و بێتە سەردەمی مترانی و بێتە سەردەمی ئێزدی تا ئەم ساتە وەختش کەس ئاگر ناپەرستێ یعنی لە مێژووی ئێمەدا هەتا من و تۆشکە ئاشنابووین بەو تەمەنە و تا ئێستاکە و ئاگری نەورۆزەکەینەوە هیچ کوردێک دیوە ینی ئاگر بپەرستێ کەواتە ئەمە فڕوفێڵێکە لە هەموو سەردەمەکانە دەسەڵاتدارەکان دژ بە ئیسلام و دژ بە نەورۆز و دژ بە گەلی کوردستان دووبارەیان کردووە ژێر پایە ئاینیە خوا سوبحانەهو وتەعالا فەرمی وەزیفەی ئاگر چییە فەرمی ئەفەڕەئەیتوم النار التي تورون ئەو ئاگری کە دەیبینن سەرنجتان لێداوە ئەئەنتم ئەنشأتم شەجەرەتها ئەم نەحن المنشئون یعنی ئێوە ئەو دارەتان دروست کرد کە ئاگری پێ ئەکرێتەوە یا ئێمە دروستمان کرد نحن جعلناها تذكرة ومتاعا للمقوين يعني خدا دەفەرمێ ئاگر دوو وەزیفەی هەیە ئاگر لە ژیاندا دوو وەزیفەی هەیە خوا وا دەفەرمێ نحن جعلناها تذكرة ومتاعا للمقوين ئاگر بیرخەرەوەیە ئاگر بیرخەرەوەیە يعني وەزیفەی یەکەمی ئاگر کە دەیبینی بیرخەرەوەیە کەواتە ئێمە هەمیشە کە کاری خراپەکەین هەمیشە کاری خراپەکەین خدای گەورە دۆزەخمان ئەخاتە بەرچاو کاتێک کە ئاگر دەبینین بەو نیەتە تەماشای ئاگرکەی کە تۆ ئەگەر کاری خراپکەی ئەچیتە دۆزەخ کاری خراپ ناکەیت تۆ جارێکی تر کەواتە خدا دەفەرمێ ئاگر تەذکیرەیە بیرخەرەوەی وەزیفەی دووەمی مەتاعا للمقوین مقوین لە زمانی قورئانە یعنی مسافرین یعنی لە سەردەمانی زوو لە جاتی ئەوەی کە چۆن ئەڵێم خەڵک سەفەرێک کرد لە سەفەرکردنە چی بەکارهێنا ئاگری بەکارهێنا کەواتە ئاگر لە پاڵ بیرخەرەوە وەزیفەیەکی تری هەیە پێڵێن ڕووناکردنەوە وەزیفەیەکی تری هەیە پێڵێن خۆگەرمکردنەوە وەزیفەیەکی تری هەیە پێڵێن هەواڵگری و هەواڵ پێدان ئەمە وەزیفەکانی ئاگر بووە ئێستا ئێمە لە ستۆدیۆیا دانیشتوین بۆ ڕووناکی لایت و گڵۆپمان هەیە وانە بەڵام لە سەردەمی پێشوو بۆ ئەوەی تۆ ڕووناکی دەستکەوێ هەر ئاگر هەبووە تەنیا ڕێگەیەک ئاگر بووە لەبەرەوە خەڵک جیاوازی ناکە ئاگرکردنەوەی سەردەمی زوو وەزیفەکانی زۆری جیاواز بووە لە ئاگرکردنەوەی سەردەمی ئێستا بەڵێ کاتێک کە شۆرشی تۆ بکاون سەرەکەی و لە شۆرشەکەی خۆی بێم هەواڵە بە خەڵک بە
خۆ سەتەلایتی نەبووە، خۆ تەلەڤیزیۆنی نەبووە، خۆ کارەبایی نەبووە. یەکێک لە هۆکارەکان چێ لە سەر لوتکە هەر چایەکە ئاگرکەیتەوە بەو ئاگرە دەرەکەوێکەوە ئێمە سەرکەوتین هەواڵێکە ئەیدی بە دەوروبەرەکەت. ئێمە خەڵکی ئێمە ئەو ئەمنەوەیش نازانن هەتا وەکو 40-50 ساڵ لەمە و بەریش لە سلێمانی کاتێکە بیویسترایە بڵێن بەیانی ڕەمەزانە لەسەر گڵە زەردە ئاگرێکە کرایەوە چونکە نیو سەدە زیاتر لەمەوبەر خەڵک کەمووی کارەبایی نەبووە، خەڵک هەواڵی پێ ڕادیۆی نەبووە لە سلێمانی لەسەر گڵە زەردە ئاگرەکرایەوە ئایان گوت ئاگرتان بینی بەڵێ بەیانی ڕەمەزانە، ئاگرتان بینی بەڵێ کەواتە بەیانی جەژنە لە ساڵانەکانی زۆر نییە خۆشمان بەکارمان هێناوە. هەر سێری قورئانیش کە موسا عەلەیهی سەلام کاتێکە لەگەڵ خێزانەکەی ئەڕواتەوە لە مەدیەنەوە بەرەو میسر چەند جا لە قورئانە فەرمێ ئینی ئانەستو نارە لە دوورەوە ئاگرێکە بینم وانییە فقال لأهلي امكثوا بخزانك يقول لي رياداني شاءتم بوك لعلي آتيكم بشهاب قبس من نار لعلكم تصطلون يعني أو جذوة من النار لعلكم تصطلون أو بخبر أمس آيتك مسابسك الله تشم ولا أو أجرته لردانشة يا حوالك هين موا يعني خلق لدوري أجره مشاني أودانية لوي هي حوالك هين مبزين من رقم بزر كردوه دو لعلكم تصطلون عندك تم أجرت بوينم شو بوزستان بوسارده بۆی خۆتی پێگەرم کەیتەوە ئەبینی شیهابین قەبەس بۆ ڕووناکردنەوە ئیهێنم کەواتە هەر لە سێ ئاەتەکەی گەڕانەوەی موسا لە مەدیەنەوە بۆمان دەرەکەوێت ئاگر لەو سەردەمانە بۆ ڕووناکردنەوە بەکار هاتووە هەواڵیش بووە لەبەرەوە لە سەردەمانی زوو کە خەڵک سەفەری کردو تیاری نەبووە سیاری نەبووە شەمەندەفەری نەبووە بەم ڕێگات چۆڵ و کاچی بە کاچیە کە سەفەری کردووە لە شوێنێکە دانیشت بۆ ئەوەی کە ئەمین بێ لە خۆی و خەڵک لە دەوری خۆشی کۆکاتەوە قەڵەباڵغی دروستکە ئاگرێکێ کردو لە هەر شوێنێک ئاگرێکت ببینیا یعنی خەڵک لەوێ هەیە با بچم بۆ ئەو شوێنە لەوێ دانیشم و لەگەڵ ئەوانی ترە کەواتە هەموو ئەمانە لە ڕاستیدا پێمان ئەڵێن مەسئلەی ئاگر لە مێژووی کوردەواریدا ئەوها بووە نیشانەیەک بۆ لە نیشانەکانی ڕاگەیاندنی ئەو سەرکەوتنە بۆیە دکتۆر کۆنتەر وۆشنەر ئەڵمانی کتێبێکی هەیە بە ناوی نەوەکانی سەلاحدین نەوەکانی سەلاحدین مامۆستا عەبدولسەلام مستەفا کردوێتی بە زمانی عەرەبی تەرجمەی کردووە ئەو کابرایەکی ئەڵمانیشە ئەڵێ لە مێژووی کوردەواریدا کورد ئاگری نەپەرستووە بەڵام دەسەڵاتدارەکانی دژ بە کورد هەمیشە کە ویستویانە دژایەتی نەورۆز بکەن گوتوانە ئەمانە ئاگرە پەرستن توانە ئەمانە ئاگرە پەرستن هەر ئەم نامیلکی کە هێنام بۆ ئەو بەڵگەیە کورد لە ساڵی 1970 یازدەی ئازار یازدەی ئازاری هەفتا ڕێکەوتنامە یازدەی ئازار بوو کورد بە بەشێک لە مافەکانی خۆی گەیشت بۆ ئۆتۆنۆمی ئەو بابەتانە لەو سەردەمانە خەڵکانێکی ناحەز هەمیشان ڕاست بوونەوە گوتیان کورد مەجووسیە و کورد ئاگرە پەرستێ و کورد نەورۆ زەکاتەوە بەو شێوازانە لە ئەنجامی ئەو ڕێکەوتنامەیە کە کورد بە بەشێک لە مافەکانی شارد بوو بە ئازادی نەورۆزی لەو هەفتا و هەفتاوێک و هەفتا و دوو هەفتا و چوار ئەو 4 ساڵە کورد بە ئازادی ئاگری کردەوە ئەو کاتە ئەو قسە و باسە پێیا بوو بۆیە مامۆستا عەبدوڵڵا ساڵح ئیسماعیل هەستا لە ساڵی هەفتاوێک ئەم نامیلکەیدا نووسی ئەم نامیلکەی لە ساڵی هەفتاوێک لە چاپخانەی کامەرانی سلێمانی لە 12 دەی 1970 چاپ بووە ئیتر مەمەستمەوە بوو گەڕا ئەمەی نووسی تا بە هەموو خەڵکی سەلمان دژایەتی کورد دەکرێت لە ڕێگەی ئاینەوە دژایەتی کورد دەکرێت لە ڕێگەی ئاینەوە بە درێژایی مێژوو کورد ئاگری نەپەرستووە هات شتێکی لەم جۆری نووسی ئەمە دەستخەتی خۆیەتی ئەمە دەستخەتی مامۆستا عەبدوڵڵا ساڵحی ئەو سەردەمەیە ئەمەی نووسیوە ئەڵێ کورد جەژنێکی هەیە بە ناوی جەژنی نەتەوەیی خەڵکانێک دژایەتیەکەن چێ پشتگیری مەکا لەوەی کەوا کورد هەمیشە جەژنی نەتەوەیی خۆی هەبووە و کورد ئاگری نەپەرستووە ئەمە باسی ساڵی هەفتاوێکەکەم ئەمەی جێڕاوە بەناو هەموو مامۆستایانی ئاینی ئەو سەردەمەی سلێمانی و کەرکووک و هەولێرە هەموو ئیمزایان بۆی کردووە ئەمە هەمووی نوسخەی کورد دەڵێ مەزبەتە ئەمەی گەڕاندووە بەناو هەموویانە ئیمزایان بۆی کردووە مەبەستم ئەوەیە تەوسیقی کردووە مەبەستم ئەوەی ئێستاکەش لەم بارودۆخی ئێمە هەرێمی کوردستاندا من لە 1996 باسی نەورۆزەکەم هەتا ئێستا کە 2017 قسەی تاکەم من 21 ساڵە هەموو ساڵێک یادی نەورۆزەکەمەوە بەم بابەتانە بۆ بابەتی تازەتر ئەم 21 ساڵە هەموو ساڵێک کەمینەیەکمان هەر بۆ پەیابێ بە جۆرێک لە جۆرەکان کە دژایەتی نەورۆزەکەن سەردەمانێک هەندێک لە ئاینپەروەری بەکرێگیراوی بەعز بوون ئەم کارەیان دەکرد ئێستاش هەندێک ئاینپەروەری نەزان دژ بە هەستی نەتەوایەتی خۆیان دژ بە مافەکانی گەلی کورد قسە ئەهێنن لە چۆوە لەو کتێبانەی کە عەرەبە شۆڤێنیەکان و عەرەبە فاشیستەکان دژ بە ئێمەیان نووسیوە لەبەرەوە ئەرکی ئێمەی وەکو موسڵمان وەکو کورد ئەم شتانە ڕاستکرد بەڵێ مامۆستا باسی ئەو خەڵانەمان کرد کەوا نەورۆز
کورد بۆ نەورۆزی کردەوە پاشان چێ دژاتی کردووە وای. ئێمە پرسیار لێراکەین چەند ئەوانەی دژاتی نەورۆز دەکەن و هەدەفیان چییە لە دژاتی نەورۆز و ئێستا لەم قۆناغا ئامانجیان چێ لە دژاتی نەورۆز بڕوانە عەرەب کە کاری کردووە بە درێژایی مێژووی خۆی بە چ تاریخێک ئیشی کردووە بە مێژوو یعنی بەروە تەقویم ڕۆژمێری عەرەبی چی بووە پێڵان ڕۆژمێری عەرەبی هیجری بووە بەڵێ هیجری خۆتە زانی ساڵی هیجری 354 ڕۆژە ساڵی میلادی 365 ڕۆژە کەواتە هەمیشە 11 ڕۆژی کەمترە لەبەرەوە ساڵی هیجری قەت زەبت نابێ بۆچی زەبت نابێ چونکە هەموو ساڵێک دەگۆڕێ هەموو ساڵێک بۆ نمونە کەناڵی ڕەمەزانە هەموو ساڵێک دە ڕۆژ دێتە پێش لەبەرەوە ڕەمەزان ڕۆژێ لە هاوین ڕۆژێ لە زستانە ڕۆژێ لە پاییزە ڕۆژێ لە بەهارە بەو شێوازە ئەخولێتەوە بەم شێوازە ئەڕوە لەبەرەوە کاتێک کە ویستویانە باج و خەراج دابنێن ئیمامی ئەلبەیرونی لە کتێبی ئەلئاثار الباقیە دەڵێ یەکێک لە هۆکارەکانی دژایەتیکردنی نەورۆز چی بووە تۆ نەورۆز ببەستیتەوە بە یادێکی تاڵەوە خەڵک ڕقی لێبێتەوە خۆی عیبی نییە بۆ نەکە هاتن عەرەب لە سەردەمی ئەمەوێکانە وتیان ئێمە چۆن باج و خەراج لە خەڵک وەرگری ینی ساڵانە نابێ ئێستا سیوەکی دوازدە هەموو ساڵێک بە پێی زاینی تۆ باج لە خەڵک وەرەگری لەو کاتە نەیانتوانی و باج وەرگرن کە ئەڵێ من تەقویمەکەم بە محەڕەم دەست پێکا بە ذیلحیجە کۆتایی بێت ئەو ذیلحیجە جاری وایە لە زستانە خەڵک هێشتا خۆت دەشتا نازانی بارانە بارێ چەندێک دەغڵودان ئەدورێتەوە تا زەریبەی چەند لێسەنی وتوانە وەڵایە من نابێ کەواتە بەرواری هیجری نابێ بۆ دەوڵەت بەڕێوە بردن نابێ هەر لەبەرەوە بینی لە ساڵی 2016 وڵاتێکی وەکو سعودێش پەشیمان بووە وازی لە بەرواری هیجری هێنا بۆ ئیش پێکردنی دەوڵەت چونکە خولێتەوە ثابت نابێت لەسەر تاریخی لانی ئابووریشە بوو لایەنی ئابووریش لە نەتیجە ئەوە ئیمامی بەیرونی ئەڵێ ئەمەویەکان هاتن نەورۆز و ڕۆژمێری کوردی فارسیان تەثبیت کردوتیان ئەمە باشە بۆ ئەوەی باج و خەراجی پێوەرگری ئێسەری ساڵی کوردی کەیەکات کاتە 21 سێی هەموو ساڵێک یعنی یەکی نەورۆز ئێتۆمانای لە نەورۆزت دانا ئێوارەی نەورۆز ڕۆژێ پێش نەورۆز چییە ڕۆژی وەرگرتنی باج و خەراجە لە خەڵک ئەگەر لێ شتێکی ناخۆشە بۆ هەموو جوتیار و شتەکان لەبەرەوە جارێکی تر لەوەیە لە تاریخ الئیسلامە دکتۆر ئیبراهیم حەسەن ئەڵێ فەکانە یەجیء یعنی نەورۆزە هات و وەزەرع ئەخضر لە 21 سێ هێشتا هیچ سەرەتای بەهارە کورد لە مانگی 5 جۆ ئەدورێتەوە لە مانگی 6 گەنمە دوورێتەوە تۆ لە 21 سێ دێتە سەرم ئەڵێ وەرە باج بدە ئەڵێم چوزانم دوو مانگی تر خۆباران نەبارێ من گەنم جۆکەم ئەفەوتێ چەنم لێسەنی تۆ کەواتە هەرچی جوتیار و چینی کرێکار و ئەوەی کە کشت و کاڵی کردووە حەزیان لە نەورۆز نەبووە بۆ چونکە دەوڵەتی ئەمەوی لەو کاتە باج و خەراجی لێوەرگرتون فەکانە یەجیء وەزەرع ئەخضر یعنی چی یعنی نەورۆز کاتێ دێشتا شتەکان سەوزن شتەکاتی دروێنەکردن و زەرد هەڵنەگەڕاوە تاوەکو دروێنەی بکەی ڕاستەوە ینی ئەم بەستنەوە ئەمە یەکێکە لەو هۆکارانی بۆ تەمایە دژایەتیکردنی نەورۆز خاڵێکی تر لە سەردەمانێکی تردا هەر کەسێک یادی نەورۆزی بکردایەوە باجێکیان لێوەرەگرت باجێکی دیاری کراوە حتا ئێمە شاعیرمانێ وەکو ئەو شاعیرانەی کە جەریر و ئەختەڵ خۆ مەشهورە چۆن لە کوردەواری لەن شێخ ڕەزای تاڵەبانی بەڕەحمەت بێت لە جوێندانە شیعری هەبووە هەجووی هەبووە ئەو فەرەزدەق و جەریر و ئەختەڵە ئەو سیانەی عەرەبیش مەشهور بوون هەرچی بەدەمیانە هەتێ بە نەیانجێڕاوەتەوە یەکێ لەو شیعرانەی کە جەریر جۆن بە ئەختەڵەدا ئەڵێ تۆ ئەو پیاوەی کەی پیاوی تۆ چی نەورۆزەکەی بۆ ئەوی نەورۆزکەی باجەدی بە دەوڵەت ینی ئەو کەسە یادی نەورۆزی بکردەوە باجیان لێ سندووە ئەمە جارێکی تر بۆ تەمایی دژایەتیکردنی نەورۆز کە تۆ بۆ ئەوەی باج نەدەی نایکەم نەورۆز ناکەم و باج نادەم ئەوەش خاڵێکی ترەوەی لە ڕاستیدا ناوهێنانی نەورۆز بە جەژن هەندێک کەم زانست و توانە هەر جەژنمان هەیە و پێغەمبەر دووری خوای لەسەر فەرموویەتی دوو جەژن ڕاستە من شەڵم دوو جەژنمانێ ئەو جەژنی ئاینیە ئەوە نەورۆز ئەوە علاقەی بە ڕۆژووە و علاقەی بە حەجەوە هەیە بەس ئێمە خۆمان ئەتوانین چەندین جەژنی تر دابینی ئەوە تا لەسەر زمانی عیساوە خوا فەرمێ ربنا أنزل علينا مائدة من السماء تكون لنا عيدا لأولنا وآخرنا وآية منك بۆیە ابن منظور لە لیسان العربە ئەڵێ چی ئەڵێ كل يوم فيه جمع فهو عيد هەر ڕۆژێ قەڵەباڵغی لە شوێنێکا دروست بوو پێڵەن عید هەر قەڵەباڵغەیەکە کە دروست بێ لەبەرەوە عەبدولکەریم دەبان کاتی خۆی لە حەفتاکانە وەڵامی ئەم جۆرە کەسانی دایە وتی ئەما تسميته عيدا فليست حراما ولا مكروهة إلا إذا اعتقدوا أن ذلك اليوم عيد وضعه الشارع ناوهێنانی هەر بۆنەیەکی تر بە جەژن حرام نییە و مەکروه نییە مەگەر بڵێ ئەو جەژنە خوا کردوێتی نەورۆز خواکرد نییە خۆکردە ڕاست وانە
ئێمە ئەو ڕۆژەی کە فیدرالیمان بڕیارداوە چواری دەی هەموو ساڵێک لە 92ەوە ڕۆژی جاردانی فیدرالیە توانین هەموو ڕۆژێک هەموو چواری دەی بکەین بە جەژن بەڵام جژنێکی ئاینی نییە نە ڕۆژوتیایە نە جژنی تایە نە ئەچی بۆ مزگەوت و نە نوێژی جەژنەکەیت و ئەمانە لەبەرەوە ئەمانە هەمووی نەیانزانیوە یعنی ئەمانیان هاتوون دژایەتی ئیسلامیان دژایەتی نەورۆزیان کردووە لە ڕوانگەی ئەم بابەتانەوە یا زۆر جارچن باسی ئیبن تەیمیەکەن ئەڵێن ئیبن تەیمیە کاتی خۆی لە اقتدا سرات المستەقیم وتوێتی من دژایەتی نەورۆزەکەم و نەورۆز باش نییە ئەمە هیچ زمانێکە یعنی بەغداکەی ئەڕۆخێ لە 1258 زاینی ئیبن تەیمیەکەی لەدایک بۆ لە 1263 یعنی مانای وایە تۆ ئیبن تەیمیە 5 ساڵ لە دوای ڕوخانی بەغدا پیا بووە کاتێک ئەو گەورە بێ لەژێر دەسەڵاتی مەغۆڵ و تەتار و ئەو وەزعانەیە گەورە بووە بۆی ئەو کاتە ئەو قسەی کردووە بەڵام ئێستش دکتۆر عەبدوڕەحمانێک هەیە و لەگەڵ یەکێکی تر لە کتێبێکیان هێنایە بە ناوی تهذیب اقتضاء الصراط المستقيم هاتون کتێبەکەی ئیبن تەیمیان شی کردوتەوە ئەڵێن تایە وأستغني عن الفصل الخاص أو فصلي كوا تايبته اختصاص كراو بالتشبه بالأعاجم والعرب أو بشمان لا بردوه لأنها مسائل خلافية عليه ابن تيمية زيادة الروي كردو لو بابتها كالي أو لو نشوف فلان كزما شوت ولا فلان كزما شو نابي نوروز بكيتو نابي باسي أعراب أو أنا شي كردو يعني كتابك سر لنو وكوالله خوين نوي تازي بوكرا وجاري كتير مثلا دجايتي كرني نوروز حتى مثلا إمام عبد القادر بادلي من هي شكله شلون له كتاب يزيرك كانوا شاكا كاني مامسا بديع الزمان إما علم بديع الزمان سعيدي النورسي آخر أم نورسا مثلا قندي قبل لكردستاني باكر لسردمي كمالية كان ولسردمي اتحادية كان لهزارو دور بري هزارو نوصت ونو أوانا هزارو نوصت وهشت هزارو نوصت ونو شون ناوي أو قندي نورسي أنقوري وكان أم قندي ناوي كردي أي قورين كرديان بشي كبير لي لە 2012 ئەردۆغان بە حساب کارێکی باشی کردی کاکەوە کە بیر لێکەمان لا دایە و ناوەکەمان گۆڕێەوە کردمانەوە بە نورس بەڵام لە کتێبێکا کە ئەمە بابەتێکە لە 16/5/2015 نووسیم لە ڕۆژنامەی لە گۆڤاری گوڵانە نووسیمەوە کتێبێکی بە ناوی بەدیع الزەمان سەعید نورسی حەسەن عەبدوڕەحمان باکیر نووسیوێتی ئەڵێ گوندەکەی نورسی کە پێ ئەڵێن نورس ئەسڵها نورس نەورەس نەورۆز ئەڵێ ئەسڵها من کەلیمە نەورۆز على أو جندي نورسة أيش غلط على جندي بمسبب الزمان سعيدي نورسينية سعيدي نوروزية سعيدي نوروزية سعيدي نوروزية على وأصلها من كلمة نوروز وهو عيد الربيع لدى الأكراد ججني بهار لا ينكر كان وقد حرفت هذه الكلمة إلى نورس ونورس تحريف كرا أموشيا في أواخر الدولة العثمانية أواخر دولة العثمانية كيا أو كاتيك اتحادية كان دين لبروا خالك تركة دجايتي نوروزي بيكري أويا ئەم سەردەمە 1993 دەوڵەت هەیە نەتەوە یەکگرتوەکان ئیعتراف بە ناوی نەتەوە یەکگرتوەکانە بەس ناوی ئەسڵێکی دەوڵەتە یەکگرتوەکان ئێستاکە ترامپیش ببینی لەم نەورۆزەیە ئەگەر وەکو ئۆباما بکە ساڵانە ئۆباما چیە کرد جەژنە پیرۆزاکە جەژنە پیرۆزە لە ئێرانەکە بۆ چونکە ئێران دەوڵەتە ئێران لەبەر ئەوەی دەوڵەتە و ئەویش نەورۆزی هەیە مافەکەداتەوە بە ئێران نایدا بە کورد چونکە کورد دەوڵەتی نییە کەواتە نەبوونی دەوڵەتێک بۆ کورد و مامەڵەکردنی خەڵک لەگەڵ نەورۆزە لەگەڵ ئێرانە کوردەکە وازانێ نەورۆزەکە هی خۆی نییە ئەو خاڵک من هەمووی هۆکاری دژایەتی جا لە هۆکاری سیاسیش مامۆستا خاڵێکی تر هەیە کە پێم خۆشە لێرە ڕاوەسین لەسەری ئەوش مەسەلەی زانایانی کورد چۆن باسی نەورۆزیان کردووە لە ڕابردووە دیارە زانایانی کورد لەسەر زۆر پرس وەستاون بەڵام پرسێکی وەکو نەورۆز بێگومان زیاتر لەسەری وەستاون بەتایبەتی ئەو زانایانی کەوا ڕۆحینەتەوەیان بەرز بووە چۆن باسییان کردووە و گفتوگویان چۆن کرد بەڵگە چی لەسەر حەزم کرد بۆ ئەوە ئەم دەقە بخوێنمەوە بێت کە زانامان هەیە گەورەتر لە مەلای گەورە ڕای مەلای محەممەدی جەلیزادە ناسراو بە مەلای گەورەی کۆیە بزانە نەورۆزی ساڵی 1938 نەورۆزی ساڵی 1938 لە بەردەرکی سەرای کۆیە مامۆستای مەلا محەممەدی جەلیزادە مەلای گەورەی کۆیە دەڵێ ئەمڕۆ ڕۆژێکە پڕ لە نور دنیا ماڵە لە سرور ژاڵە دەدرەوشێتەوە لالە دەگەشێتەوە دار و درەخت دەپشکون بەر و سەمەر دەردەکەون فەلەک خێوەتی زوبرجەدی هەڵداوە کەسک زەمین کەوای ئەتلەسی سەبزی گوڵگوڵی لەبەر کراوە ئافتابی عالەم درەخشانە خورشیدی خاوەری بە ئەشیعەی زەهەبی زەڕ ئەفشانە نزیکە بڵێم ئەرز و ئاسمان کەوتیتە ڕەقس و سەما ئەمە چ باس و خواسە چ ئەسەر و چ خەبەرە بەڵێ ئەمڕۆ ڕۆژی مرادە نەورۆزی گەلە
حەقە ڕۆژی زۆر مبارەکە ئەوەڵی بەهارە یەکی ئیعتیدالی لەیل و نەهارە جەژنە جەژنی ئومەتە جەژنی مەحەبەت و ئولفەتە ماشەڵڵا جوانی وەرەوە محەممەد ئەمین زەکی بەگ کاتێک کە پیرەمێرد ئەم لە نێو کووردا ئەم یادە جارێکی تر ئەبوژێنێتەوە زۆر خەڵک جارێکی تر لەو سەردەمانەشە هەندێک دواکەوتو ئەڵێن ئاگرە کاتۆ پیرەمێرد ئاگری نەورۆزی کردوتەوە ئەگرە پەرستی محەممەد ئەمین زەکی بەگ لە ژمارەیەکی لە گۆڤاری گەلاوێش ژمارەیەک ساڵی 1940 ئەم نامەیە بۆ پیرەمێرد نووسیوە ئەڵێ هێندێک کەس لەم فکر و عیلمە باشەی تۆ یعنی پیرەمێرد لەم فکر و عیلمە باشەی تۆ تێنەگەیشتن و بوختانی بێمەعنایان بۆ کردی و بۆیەیەکی سیاسیان لێدا و نەیان هێشت لەسەر ئەم فکرە بڕۆی زۆر ناحەق بوون نەورۆز جەژنی ئاتەشپەرستی نییە جەژنی ئاگرپەرستی نییە نابێت تەفسیرێکی بێڕێ و جێی دینی بدرێتی نابێت تەفسیری دینی بۆ ئەم بابەتە بینی جەژنێکی نەتەوەیە جەهار ئەم مامۆستا عەبدوڵڵا ساڵحا لەم هینەیە ئاماژەم پێدا جارێکی تر ئەمیش کۆمەڵە قسەی جوانی هەیە ئەڵێ هەندێک کەس ئەڵێن ئەمە لە مەجووسیەکانەوەی باشە ئێستا کەس نەزانێ من و تۆ ئەزانی نەورۆز کێ ئێمە ئێستاکە برایانی ئێزدیمان هەیە ڕۆژی فەرمی جەژنی ئەوان کەیە لە پەرلەمانی کوردستان کراوە بە ڕۆژێکی پشووی فەرمی بۆ هەموو خەڵکی کوردستانیش ئێمە کەی نەورۆزەکەین 21 ئەوان کەی جەژنی خۆیانەکەن ئێزدەکەن لە پەرلەمانی کوردستان کە بۆ بە پشووی فەرمی چوارشەممەی یەکەم لە دوای سێزدە چونکە ئەوان بە تەقویمی ڕۆمی ئیشەکەن تەقویمی ڕۆمی یعنی سێزدەی مانگ ئەبێتە یەک یعنی پێ بڵم چۆن سێزدەی چوار هات سێزدەی چوار کەی هات لە سێزدەی چوارە اینجا بڕۆ بۆ یەکەم چوارشەمە لە دوای سێزدەی چوارەوە یەکەم چوارشەمە بێ چوارشەمە بێ یەکەم چوارشەمەی دوای سێزدەی چوار جەژنی فەرمی برا ئێزدەکەن ئەبینی کەواتە مانگوشتێکی لەگەڵ نەورۆزە جیاوازە ئەوە پێچەوانی ئەو قسەیە کە مامۆستا عەبدوڵڵا ساڵح ئەو کاتە لە هەفتاوێکە وەڵامی ئەوەی داوەتەوە ئەڵێ هەندێک ئەڵێن وڵا ژن و پیا و تێکەڵە بێ ئەڵێ باش ئێمەخوا ئەگەر ئاهەنگی هاوسەرگیری بکەین ئاهەنگێکی شەرعیە بەس ئەگەر ژن و پیا و تێکەڵ بن ئەبێ ئاهەنگ هاوسەرگیریەکە هەڵوەشێنەوە باش ئەگەر جەژنی ڕەمەزان و قوربانەکەین خەڵک ئەچێ بۆ سەیران و ئەچێ بۆ گەڕان ئەبێ هەر لەبەر بن خەڵک تێکەڵ بۆ بێ نەورۆزەکە پەیوەست نییە بە جەژنەکە بۆچی تۆ تێکەڵبوونەکە هێنیتە سەر ئەم باسە لە کاتێکە هەرچی جەژنی ئاینیشمان هەیە هەرچی بۆنەی شەرعی و ئاینیشمانێ هەر ئەم تێکەڵبوونی تایە بۆچی ئەماکەی بە هۆکارێک بۆ ئەوەی کەوا بڵێ وەڵا ئەمە چۆنەڵێ پەیوەستە بەو بابەتەوە لەبەرەوە زانایانی کورد بە درێژایی مێژوو لەگەڵ نەورۆزدا بوونە زانیوانە نەورۆز جەژنێکی نەتەوەیی گەلی کوردستانە بەڵێ مامۆستا بەردەوام دەمێنێ گفتوگۆکەمان بەڵام دوای ناوبڕێک بەڕێزان لەگەڵمان بێنەوە دوای ناوبڕێک و ئەگەڕێنەوە بەڕێزان دووبارە سڵاو بەردەوامی لەسەر پێشکەشکردنی پرۆگرامی بە کوردی ئێستا چنە لای میوانە بەڕێزەکان کە وەکو پێشتر ڕامانگەاندە بوو کە کۆمەڵە میوانی بەڕێز لە پەیمانگای ئایندا لەگەڵ ئێمە ئامادەیان هەیە کە بە سەرنج و پرسیارەکانیان هیوادانی بەرنامەکەی زیاتر دەوڵەمەند بکەین ئێستا چمە لای میوانە بەڕێزەکان و دووبارە ساڵتان لێ بێ و بەخێر بێن خۆشحاڵم کە لە چوارچێوەی پرۆگرامەکە کە بیستان باسی جەژنی نەتەوەی کورد جەژنی نەورۆز بوو چێ پێم خۆشە چ بەڕێزێک پرسیارێکی هەیە خۆت سەرنجێکی هەیە لە چوارچێوەی بەرنامەکە پێم خۆشە گوێبیستی بم بۆی بتوانین وەڵامی پێویستی بۆ وەرگرینەوە ئێستا چ بەڕێزێک بەڵێ فەرموو بابەتێکی جوانتان هەڵبژاردی و هەم نزیکین لە جەژنی نەورۆز وەکو پرسیار لە پرسیارێکم هەبوو کە ئەویژەوەیە لە ناو شاعیرە کوردەکان کە هەریەک لە شاعیرەکان بە شێوەک لە شێوەکان باسی جەژنی نەورۆز دەکەن یەک لەوانە شاعیر هەیە منی شاعیر کە شاعیرێکی گەورەی کووردە پێم خۆشە ئەگەر وەڵامی پرسیارەکەم داتەوە کە چۆن باسی لە جەژنی نەورۆز کردیا ئەو دووبارە سوپاسان دەکەم زۆر سپاس کام بەڕێزیتر ئێستا پێم خۆشە ئەگەر پرسیارێکە بڵێ مایکەوە گویا ئاسایە هەر کەس بێ ئاسایە بەڵێ فەرموو من هاواری جران پرسیارێکم ئەوە بوو لە دکتۆر ئەوەیە کە زانای مامۆستایانی ئاینی لە منبەری مزگەوتەوە چیان کردو بۆی جەژنی نەورۆز لای تاکی کورد حرام نەبێ یان حەڵاڵ نەبێ پرسیاری دوم ئەوەیە مامۆستا زۆر دەقی کۆنی
پێوتین لەلایەن زانایان و کە باسی نەورۆزیان کردووە ئایا مام دکتۆر چی کردو بۆی ناملکەی یان کتێبێک دروستکە تەرجمەیکە بۆ زمانەکانی تر بە زمانی عەرەبی بۆ زمانی فارسی و تورکی لە ئێستادا ئێمە میدیامان زۆرە ڕۆژنامەمان زۆرە وەسیلەمان زۆرە بۆی ئێمە جەژنی نەورۆز بە دنیا بناسێنین و بە هەموو ئەوانەی کە ئاینی ئیسلام قسەیان هەیە لەسەر دینی جەژنی نەورۆز بەڵێ ئەو بۆچ پەیامەکەت گەیشت بەڵێ زۆر سوپاس دەست خۆش پەیامەکەت گەیشت بەڵێ فەرموو من کامەران ئەرسەلان پرسیارەکەم ئەوەیە ئایا یادی نەورۆز یادێکی تایبەتە بنەتەوەی کورد بەڵێ چونکە ئەوەی من بزانم لە چەندان وڵات و نەتەوەی جیا ئەو یادە زیندوو دەکرێتەوە بەڵێ مەبەست لێرەدا ئایا ئەو یادی نەورۆز تایبەتە بە گەل و نەتەوەی کورد بەڵێ دەست خۆش بێ زۆر سوپاس ئێستاشن لێ مامۆستا بۆ وەرگرتنەوەی وەڵامی ئەو پرسیارانە مامۆستا ئەو خاتوونە پرسێ ینی باسی کەڵە شاعری گەورەی کورد کوردستانی ڕۆژهەڵات با بڵێن یاخود ڕۆژهەڵاتی کوردستان با بڵێن کە هێمنی شاعیرە ئایا بێگومان زۆر باسی کردووە ڕەنگە بڵام ئێستا ئێمە توانین لەسەر ڕابستینە سەر ئەو شاعیرە کە چۆن باسی کردویان ڕەنگە ئێستا بەڵێ بڵێ شاعران بێگومان باسی نەورۆزیان زۆر کردووە ئێمە گەر شێوازێکی ئاینی نەبووایە لەبەر ئەوەی وەڵامەکانمان ڕەهەندە ئاینەکەی وەرگرتووە ئەمانتوانی بەڵێ خەڵکانێکی تر کە بەرنمەیەکی ئەدەبیان هەیە نەورۆز بە شێوازە فراوانەکەی وەرگری من نەورۆزمان لە ڕەهەندە ئاینەکەیەوەشی کردەوە چونکە کێشەیەک لەوێدا هەیە نەورۆز لە شعری شاعیراندا ئەوش دەکرێت بۆ خۆی ماجستێری لەسەر وەرگیرێ دەکرێت دکتۆرای لەسەر وەرگیرێ دەکرێت وەکو چۆن ئەڵێ لەسەر بکرێت ڕەهەندە کۆمەڵایەتەکانی نەورۆز ڕەهەندەکانی مەسەلەن دەرونی تەنانەت نەورۆز ڕەهەندە ژینگەیەکانی نەورۆز بابەتێکی زۆر فراوانە مادەم ناومان ناوە جەژینەتەوەی گەلی کوردستان دەبێت بایەخی زیاتری پێ بدەین بەڵام تایبەتمەندێتی بەرنمەکەیم ئەوە بەڵام ئیتر بڵێ هەموو شاعیران لەسەر نەورۆز قسەیان کردبێ دوجار زۆر گرنگە مێژوویەک دێت یەکێک لەوانە ئەکا بە نەورۆز مەسەن شعرەکەی پیرەمێر دوجار سەر هەڵەدا وانە ئەبینی یعنی چونکە ئەو لە ساڵی 1940 تا ئەبینی خۆپیشاندانێک یەکجار گەورە ئەکرێ مەسەلەن لە سلێمانیە دژ بە دەسەڵاتدارانی ئەو کاتە ئیدی تاقە لە خۆپیشاندەران ئەکرێ ئەبێتە دقێکی نەمر دقێکی نەمرە بڵێ ئەو کاتەیە کە پیرەمێرد لەو بارودۆخە و ئەو جۆرە خۆپیشاندانە ئەبینێ و ئەو تەقا لە ڕووی سنگی کچان و هەموو ئەمە دیمەنانە ئەبینێ ئەو کات بە خوشکەزاکەی ئەڵێ بە جەمیل سای بەڵێ ئەڵێ شعرێکم لەسەر ئەوەدانەوە ئەم شعرێ ئیدی ئەو شعری نەورۆزە ئەم ڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە ئەبینی ئەوە بوو بە سیمبولێک ساتە سەری هەموو ئەو شعرانە بەڵام من مانای وانە شاعیرەکانی تریژنیان و تۆ بێگومان زۆریان بڵێ مامۆستا ئەو بەڕێزێکی تر دیسان پرسیارێک ئاڵێ مامۆستایانی ئاین لە مینبەری مزگەوتەکانەوە چیان کردو بۆی نەورۆز لای خەڵک خۆشەویستن وانەکەن بە شێوەیەکی ینی نەورۆز ناشرین بکەن یاخۆ بە شێوەیەکی وا گومان دروستکەن بۆ خەڵک بە شێوازێکی گشتی ئەتوانین بڵێن ساڵ لە دوای ساڵ چاکتر مەسەلەی نەورۆز وەکو جەژینەتەوەی گەلی کوردستان دەچەسبێ ئەوە لە سای ئەو ئازادەیە کە خەڵکی کوردستان خۆی هەیە وشاربوونەوەی چونکە ئەم نەوەیە نازانن ئێمە سەردەمی ڕژێمە یعنی ئەوەی من بە چاوی خۆم بینیومە مناڵی بچووکی 7 ساڵ و 8 ساڵ کە ئاگری نەورۆزیان کردوێتەوە بە چیلکەودارێکی ئاوها من بە چاوی خۆم بینیومە لە کەرکووکە پۆلیسی زەبەلاحی گەورەی بەعز بە دوای ئەو مناڵانەیە ڕای کردو بۆی بیانگرێ مناڵی 7 ساڵ و 8 ساڵ ئاگرێکی بچکۆلیان کرد ئەو کات تێ ئەگەی کە ئەم ڕژێمە دەسەڵاتدارە خاوەن کیمیاویە پۆلیسێک ڕاوی مناڵێکی 7 ساڵ و 8 ساڵانەیە ئەمە باسێکی دینی نییە ئەمە باسی حەڵاڵ و حرامی ئاگر نییە حزبی باز حزبێک نەبوو خەمی حەڵاڵ و حرامی بێت تێ ئەگا ئەمە ڕەمزێکە هەروەکو دکتۆر کۆنتەڕۆشنەر گوتی عملیەت لە هینە عەرەبیەکەی ئاڵێ ینی پرۆسەی ئاگرکردنەوە لە سەرچیاکان و ئەمە یەک پرۆسەیەکی سیاسی ڕوتە لە لای کورد پرۆسەیەکی سیاسی ڕوتە بۆیە زۆر گرنگە خۆمان لە قەرەی حەڵاڵ و حرام نەدەین ئەوە خوددایە تەنها لە قورئانە فەرمووی حوڕیمەت عەلەیکم 1 و 2 3 و 4 و 5 ئیدی کەس مافی ئەوەی نییە شت لە خەڵک حرامکە زانایانی ئاینی بە شێوازێکی سەرەکی ڕەنگە بەشی زۆریان بێدەنجیان هەڵبژاری بێ زۆر بایەخیان بەم بابەتە نەدابێ بەڵام بە زانایانی ئاینی ئەو حەقیقەتە بزانن لە جێی بێدەنگی بایەقی پێ بدەن ینی قۆناغی یەکەم ئەوەیە دژایەتی نەکەی بەڵام قۆناغی لەوە باشتر ئەوەیە کەوا ڕووی کەیتۆ بۆ خەڵکی چونکە ئەگەر تۆ خاکت نەبێ لەکوێ ئێستا بۆچی هەرێمی کوردستان بریتە لەو ناوچەی کەوا هەموو ئاینەکانی تر 8 ئاین لەو هەرێمی کوردستانە بە ئازادی چۆنەڵێ پەرستە ئاینەکانی خۆی جێبەجێکە بۆ
لەبەرەوەی ئەم کوردستانە لەبەرەوەی ئەم خاکە جێگەی پێکەوەژیانی ئاینیە کاتێک کە زانای ئاینی ئەم حەقیقەتە نەزانێ کوردبوونمانە تێگەیشتنی کوردانەی ئێمەیە لە ئاین ئەم بارودۆخی دروست کردو بۆیە گرنگە لەم خۆناغە بەدواوە زانای ئاینی بایەق بەبوونە نەتەوایەتەکان بدەن بەڵێ هەرو بەڕێزە مامۆستا پرسیارەوە کاکە مەسەن جەنابەت کە شتەکانت زۆر دقیق کۆنت کردو مامۆستای ئاینی لەسەر کورد لەسەر نەورۆز بەڵام ئەم دقانە ینی ترجمە کراون بە بڵێن گواسان بۆ زمانەکانی تورکی و فارسی یاخود وانێتەوەکانی ئاشنایی ینی ئەو جەژنە گەورەی کورد بن لە 96 گوتم ئەم بابەتانە ئەنووسم 96 97 تا ئێستا 21 ساڵە کۆی هەموو ئەمانم کۆ کردەوە گشتیم کۆ کردەوە دامە یەکێتی زانایان یەکێتی زانایان لە ساڵی 2011 نەورۆز جەژنێتەوەی گەلی کوردستانە بۆ چاپکردم ئێستا ئەمانەگە بچنە www.zanayan.org zanayan.org زانایان ZANAYAN.org لەوێ بچنە لینکی کتێبخانەی زانایان نوێکردنەوەی یادی مەولود هەرهی منە ئەنفال لە ڕوانگەیەکی ئیسلامیەوە هەرهی منە نەورۆز جژنەتەوەی گەلی کوردستانە هەرهی منە هەموو ئەمانە لە کتێبخانەی زانایانە هەیە و لەم ڕۆژانە مامۆستایەکی زانکۆ داوای لێکردم وتم شۆڕ ئەو لینکە لەوێ بی بە و نامیلکەکە هەمووی هەیە بەڵێ مامۆستا یەکێ لە بەڕێزەکانی تر پرسیارێکە کە ئایا یادی نەورۆز تایبەتە بە کورد دیارە پرسیارە زۆر ئەکرێت یەکێکڵن تایبەت نییە بە کوردی یەکێکڵ تایبەتە بە کورد و ئیتر ئەمە ئایا وەکو گومان دروستکردنە یا دەزانینە چۆن سارێکی ڕەوایە سارێکی ڕەوایە ڕاستە ببینە سەر بەروارەکان لە یەک بەروارە سێ شت ڕۆدا نمونەیەکت بۆ بێنمەوە 14 تەمموزی ساڵی 1958 ڕۆژی نیشتیمانی عێراق بۆچی چونکە لە 14 تەمموزی ساڵ 1958 خەڵکی عێراق سیستەمی پاشایەتی گۆڕێەوە بە کۆماری وایە بەڵام خۆ 14 تەمموزی ساڵی 1970 شۆڕشی فەرەنسا ڕوویدا لە 14 تەمموزە ئەو ئاهەنگەی لە فەرەنسا ئەکرێ هەروەک ئەو ئاهەنگەیە لە عێراقیش ئەکرێ کەواتاڵێنەوە 14 تەمموزە بۆ تێکەڵ بووە ئەڵێن ئەو 14 تەمموزی 1970 ئەم 14 تەمموزی ساڵی 1950 بەڵام هەردووکیان تەزامونیان کردووە لە یەک کاتە نمونەیەکی تر پێ بڵێم کاتێک کە دەی محەڕەم دێ لە لای سونە مەزەبەکان ئەڵێن ئەمە ڕۆژی سەرکەوتنی موسایە بەسەر فیرعەوندا و تیایدا بە ڕۆژوو ئەبین عاشورە سونە مەزەب واناڵێ هەر دەی عاشورا لە لای شیعەکان شیوەنە ئەڵێن ئیمامی حوسێن تیایدا شەهید بووە هەر ڕاستیشە یعنی ئەشێ بەروارێک چەندین ڕووداوی تیا ڕوودا ئێمە وەکو خەڵکی کوردستان ئەم نەورۆزە لە لای فارسیش هەیە لە لای کوردیش هەیە لە لای تاجیکیش هەیە ئەڕوا تا نزیکی ئەڵمانیاش ئەبێتەوە بۆیە نەتەوە یەکگرتوەکان 21 نەورۆزی وەکوڵێ کرد بە جژنی کۆمەڵێک لە نەتەوەکان بەڵام ئێمە تایبەتمەندیەکی خۆمان هەیە ئێمە ئەوەمان بەستۆتەوە بە سەری ساڵی کوردیەوە کە هەمیشە ئەڵێن سەری ساڵی کوردی چەنە ئەمڕۆ ئەڵێ زاینی کۆ حوسەت هەمیشاڵی زاینی کۆ حوسەت ساڵی زاینی بێنە کۆ حوسەتیکە چونکە 700 ساڵ لە پێش زایندا بریتیە بۆ لە دامەزرانی دەوڵەتی مادی کوردی ئێمە ئەو یادەمان لەگەڵ ئەوەیە پەیوەست کردو بۆیە ئێمە نەورۆز لەلای ئێمە سەری ساڵی کوردیە دامەزراندنی دەوڵەتی مادە سەرکەوتنی شۆڕشی کاوەی ئێمە ئەوە یادەکەی بۆ ئێمە لە هەمان ڕۆژدا نەتەوەکانی ترچیان تیا کردووە ئیعتیدالی سەیفی ئەڵێن عێراق ناوی عیدی شەجەرە جەژنی دار و درەخت مصر ناوی ناوە عید شەم نەسیم هەڵمژینی شنەبا لە شوێنێکی تر ناو جەژنی دایک لە شوێنێکی تر ناو جەژنی خاک هەر کەس بۆنەیەکی لەگەڵ نەورۆزدا هەیە بەس بۆنەکەی ئێمە بۆنەیەکی سیاسی نەتەوەیی بەڵام مامۆستا پێم خۆشەوە پرسیارە بکەم لێرە هەستەکەی کە جژنی ینی یادکردنەوەی جژنی نەورۆز لای و تایبەتمەندی خۆی ڕاستە ینی هەتا لە مەراسیمی ڕەنگە وەکو ئێران نەبێت ئەم تایبەتمەندیە ئەم یادکردنەوەی ئێمە بۆ نەورۆزێکین ئێرانیش نیکە هیچ دەوڵەتێکی تریش کە هەرکەس بە بۆیە هەرکەس لە نەورۆزە یادێکی لەگەڵی هەیە مەسەلەکە وەکو گوتم پەیوەستە بە کشت و کاڵ هەیە پەیوەستە بە بارودۆخێک چۆنەڵێ بە گۆڕانکاری لە کەش و هەوادا ینی لای ئێمە سیاسی و نەتەوەیە بۆیە ئاهەنگجێڕانی کورد بە نەورۆز زۆر تایبەتمەندی بەڵێ مامۆستا دەست خۆش بێ ئێستا شمەلای میوانە بەڕێزەکان ئێستا پێم خۆش بوو بەڕێزێکی تر ئەگەر پرسیار یا سرنجێکی هەیە لە چوارچەوەی هەم تەوەری بەرنامەکە هەم لە چوارچەوەی وڵامی مامۆستا پێم خۆشە گوێبیستی بم بەڵێ فەرموو ماز نازات پرسیارەکەمەوە لە کام شوێن چیرۆکی کاوای ئاسنگار ڕوویدا بەڵێ کاوا کێیە کوڕی کێیە ئەی زوحاک بەڵێ دەست خۆش بێ بڵێ فەرموو کامە ڕێزیتر زۆر سپاس پرسیارم بۆ مامۆستا عەبدوڕەحمان باسی کرد وتی لە سەردەمی عەباسیەکاندا ئەم یادەکراوەتەوە ئەمە ئەوە ناگەێنێت کە کوردێکی زۆر ئەو کاتە لەوێ بوونیان هەبووە ئەو پرسیارێک پرسیاری دووەم ئایا مارشی نەتەوایەتی جەختی لەسەر جەژنی نەورۆز کردوێتەوە بەڕێزیان قسەیان چیە بوو ئەو پیاوە ئاینیانەی کە ئەم جەژنە
بە حرامەزانن لە کوردستاندا. زۆر سپاس. دەست خۆش بێ زۆر سپاس فەرموو تا بڕازێکی تر من قاید بەڵێ. بەڵگە چیە کە نەورۆز بوونەیەکی کوردیە بەڵێ. سیار یەکەم سیار دووەم ئایا لەسەر تاکی ئێمەی کورد چ پێویست دەکا لە نەورۆز کە بە زیندوی ڕابگرین بەڵێ دەست خۆش تەواو دەست خۆش مامۆستا بابێن سەر پێم خۆش بینە سەر پرسیاری یەکەمی و بەرزا ئەڵێ کاوەی ئاسنگەر لە چوو ئەم چیرۆکە ڕوویداوە ئایا وزوحات چێە کاوە چێە ئەمە ئایا بەڵێ ئێمە دەوڵەتی مادمان هەبووە میدیەکان مەشهورن ئێمە ئەو سەردەمانە بووینەکەوە ینی دەوڵەتی میدیا دەوڵەتێکی فراوان بووە لە کوردستانی لە ڕۆژهڵاتی کوردستانەوە تاوەکو باشووری کوردستان هەردووچی بەیەکەوە گرێبدا تاوەکو گەیتە ئەو سنوورەی کە فرعونەکانی مەسر جاکاتەوە لەم دەسەڵاتە ئەو کاتە دەوڵەتی ماد پەیوەندی لەگەڵ کلدانیەکانە بەهێز بووە لەگەڵ هەردووشانە ئەو نەخشەیە کەوا کوردستانە گەێنێتە سەر کەنداوی فارس و لەلایەک تریشۆ ئەیگەێنێتەوە سەر دەریای سپیناوە ڕاست ئەوە هی ئەو سەردەمەیە هی ئەو سەردەمەیە کە پەیوەندی نێوان کلدانەکان و پەیوەندی نێوان کوردەکان لەو ئاستەدا بووە کە ئەکاتە حوسەتی پێش زین بەڵێ بدر بابەتەکە بابەتێکی مێژوویە وەکو ڕزدێنان لە پسپۆڕەتی حەزەکەم ئەوە مێژونوسان زیاتر بایەخی پێ بدەن بەسە بێ ئاگاداری ئەو خاڵە بین کە نەورۆز وەکو شتێک ئێمە نابێت لە دوژمنەکانمانەوە شت وەرگین نابێت لە نەیارەکانمانەوە شت وەرگین کورد خۆی دەوڵەتی نەبووە کە دەوڵەتی نەبووە مێژوو چێ نووسیوێتیوە مێژوو هەمیشە نەتەوەی سەردەست ئەینووسێتەوە مێژوو ئەو کەسە ئەینووسێتەوە کە دەوڵەتی هەیە بۆ ئێستا زۆر جار ینی هەندێک لە مێژوو نووسەکانی خۆشمان تووشی هەڵەیەک بوون هاتن گوتیان ئەو تا فیردەوسی و شانامەی فیردەوسی ئەڵێ بەعکسەوە ئەسەن کاوی ئاسنگەریی کاوی ئاسنگەر زاڵمەکە بۆ زوحاکەکە یعنی شتەکان پێچەوانەی یەکە بێتەوە ئەم باس و خواسە زۆربەی ساڵەکانی پێشوو هات بەڵام دوای ئەڵێ سەرچاوی ئەم قسەیە لەکوێ ئەڵێ سەرچاوی ئەمە شانامی فردان تۆ چاوەڕێ ئەەکەی شانامی فیردەوسی پێشی سەدان ساڵ شتێکی خێر بە تۆ بڵێ ئێمە مێژوویەکەیە کە ئێستاکە لە ئەنفالەوە هەتاوەکو ئێستا پەرلەمانتارە عەرەبەکان بەشێک لە پەرلەمانتارە عەرەبەکانی بەغدا ئەڵێن ئەنفال درۆیە شتێک نەبوو بە ناوی ئەنفال چێ ئەلە 2020 هەر بۆ ئێستاکە ئەبینی ینی شێوازی نووسینەوەی مێژوو نەتەوەی سەردەست ئەینووسێتەوە ئێمە زۆر گرنگە لەم سەردەمانە بۆ مێژونووسێکی ڕاستەقینە بگەڕین مێژونووسی ڕاستەقینە چییە؟ بریتە لە پاشماوە بریتە لە ئاسەوارەکان ئەم ئاسەوارانەی کە لە هەرێمی کوردستاندا لە ژێر خاکدا هەن و دەیدۆزینەوە ئەوە باشترین شایەدیمان بۆ دەن کە چێ لێرە بووە چێ حکومڕانی ئێری کردووە کورد لەکوێدا بووە لە سوورێکدا بووە هەر لەبەر ئەوەشە دەوڵەتەکانی دەوروبەرمان بە پارەیەکی خەیاڵی هەموو جار دایانەوێت ئاسەوارەکانمان لێ بکردنەوە یا خەڵکی ئێمە هەان دەدەن بیفرۆشن یان لە نێوی بەرن ئەوە زۆر گرنگە بۆ ئێمە ئاگاداری بەشێک لە مێژومان ون بێ بڵێ مامۆستا پرسیارێکە کاو بەڕێزاڵێ سەردەمی عەباسیەکان کە یادی نەورۆز کراوەتەوە وەکو بەڕێز ئاماژەت پێدا دیارە کورد لەو سەردەمە دەسەڵاتی هەبوو لەوێ یاخود لەبەر ئەوەی بۆ کە پەیوەندی بە ئالوبەیتەوە هەبووە کورد لە سەردەمی عەباسیەکانە گەشەی کرد تۆ ساڵی سەلاحەدینی ئەیوبی سەلاحەدینی ئەیوبی لە ئاسمان فەرمانڕەوایی نەکردووە سەلاحەدینی ئەیوبی ئەو کاتی فەرمانڕەوایی کردووە لەناو دەوڵەتی عەباسی بووە یعنی کاڵی دەوڵەتی عەباسی تۆ وەرە بۆ دەوروبەری ساڵی 1970 مثلەن میلادی بەدووە وەرە بۆ دەوڵەتی تەمەنی 81 ساڵی دەوڵەتی ئەیوبیەکان تەمەنی 81 ساڵی دەوڵەتی ئەیوبیەکان کاڵی سەلاحەدینی ئەیوبی لەناو دەوڵەتی عەباسیە بووە هەر سەلاحەدینی ئەیوبی ئەو کاتی کە سنوورەکەی بریتی بۆ لە باشووری کوردستان و هەموو لوبنان و ئوردن و سووریا و ئەوجا مەککە و مەدینە و یەمەن و میسر و سوودان ئەوە هەمووی بریتی بۆ لە دەوڵەتی ئەیوبی 81 ساڵ بنەماڵی ئەیوبی کوردی فەرمانڕەوایی تیا کردو بەڵام لەگەڵ چێ هەر لەگەڵ عەباسیەکە دەوڵەتی ئەیوبی کەی کۆتایی پێدێ لە 1250 میلادی دوای 8 ساڵ لەو مێژووە عەباسیش بە تەواوەتی ئەڕوخێ لە 1250 کەواتە کورد بوونی هەبووە کورد خۆی فەرمانڕەوایی کردو بەڵێ مامۆستا پرسیارێکی ترەکە کە ئەڵێ مارشی نەتەوەی باسی نەورۆزی کردووە پێم وایە پرسیارەکە وا بوو چۆن باسی کردووە ئاماژەی پێداوە ئەی ڕەقیب لەوێدا باسی باسی نەورۆزی نەکردووە بەس مارشی نەتەوەی بۆچی ئەبێتە مارش فەرقی چییە لە نێوان یەکەم جیاوازی چیە لە نێوان گۆرانی نیشتیمانی و مارشی نیشتیمانی گۆرانی نیشتیمانی وەکو خوایە وەتەن ئاواکەی لەوانەیە بڵێ گۆرانیەکی زۆر ناسکەوت ئەوە گۆرانی نیشتیمانیە کەی گۆرانیەکی نیشتیمانی دەبێ بە مارشێکی نیشتیمانی کەی بۆنەیەکی دیاریکراو لەگەڵیدا چەسپی ینی چۆن یعنی یەکێک ئەڵێ ئێستاکە مارشی نەتەوەی هۆڵەندا مارشی نەتەوەی سربیا مارشی نەتەوەی بەریتانیا ئەوە هی
هزار ساڵ لەمەوە پێشە ئەرێ لەم میلەتانە شاعرێک بەیانە بوو شعرێکی لەوە جوانتر بنووسێ دەڵێن بڵێ زۆر جار خەڵک پێمان ئەڵێ لە عێراقی باشتر هەیە بنووسین ئەڵێن بڵێ ئێستا شاعرێک توانێت شعرێکی لەوە چاکتر و جوانتر و باشتر با بڵێن بنووسێ بەڵام لەبەر ئەوەی عێراقی هاوکات ئەبێ لەگەڵ هەڵکردنی ئاڵای دەوڵەتی کوردستان لە کۆماری مەهابادا هاوکات بوونی ئەیکا بە ماشی نیشتیمانی نە لەبەر ئەوەی کە بۆنەیەکی تری هەیە ئەجنا دەیان شعری تر هەیە بۆیە ئێستا ئەو کووردە چەندین جار هەوڵەدەن و هەوڵەدەن ئەڵە شعرێکی تر بنووسین و ئاوا بێ نابێت بە ئارەزووی تۆ نییە نابێتە مارشی نیشتیمانی مارشی نیشتیمانی بۆنەیەکی تایبەت بەخۆی هەیە بۆیە ئەم دەوڵەتانە بینی مارشی نیشتیمانیان هی 200 300 400 500 600 هزار ساڵ لەمەوبەر مارشی نیشتیمانی ماوە چونکە هاوکاتە لەگەڵ بۆنەیەکی نیشتیمانیدا لەبەرەوە عێراقی مارشی نیشتیمانی گەلی کوردستانە ئەو کات هۆکاری ئەوە بووە کە قازی محەممەد بەڕەحمەد بێ لەگەڵ هەڵکردنی ئاڵای کوردستانە لە مەهاباد چۆناڵی پەسەندی کردووە لەبەرەوە بۆ مارشی نیشتیمانی بەڵێ مامۆستا بەڕێزێکی تر پرسیارێکە چ بەڵگەیەک هەیەکەوە بیسەلمێنە نەورۆزی نەتەوەی کوردە دیارە ئەو باسمان کرد پێم وایە ئاماژەت پێدا و جەنابەتە بەڵگەی خۆی هەیە کە کەمە بەڵگەی خۆمان هەیەکەوە بەڵێ ڕاستە نابێ قسەکەی بسەلم بۆ کورد ئەو پرسیارە یعنی وەک چۆنەڵێ عادەتەن پێم سەیرە کوردی گومانە دروست بووە یعنی کورد نابێ بیکە خۆی ڕاستیدا یعنی ئەو پرسیارە بێ غێرە کوردێک بیکە باشترە ئەو هەموو باسانەی ئێمە کردمان ئەو هەموو نمونانەی ئێمە هێنامانەوە ئەو مێژووە دوور و درێژە ئەوەی تر وەڵامێکی پێویست بڵێ مامۆستا دەستخۆش بێ پێم وایە پرسیارەکان تەواو بوو پێم وایە ئێستا پێم خۆشە کە بەڕێزێکی تر ئەگەر پێ خۆشە سەرنجێکە پرسیارێک هەبێ پێم خۆشی گوێبیستی بم بەڵێ فەرموو ئایا ژینگە پیسکردنی ژینگە لە ڕووی ئاگرکردنەوە هۆکاری ئەوە نیە مامۆستایان ڕەخنە لە نەورۆز دەگرن دەستخۆشتان دەست خۆش بێ زۆر سپاس فەرموو من مستەفا جەولەت نەجار بەنای خۆی گەورە میرەوان زۆر سپاس بۆ مامۆستاوە بۆ جەنابشت ئایا ئاهەنگگێران لە ڕۆژی جەژنی نەورۆزدا حرامە یان ئەگەر حرامە بەڵگەکانی حرامەتی ئاهەنگگێران بەم بۆنەوەیە چیە هەڵبەت بە پێویستی دەزانم کۆمەڵێک ئاەت و حەدیث لەو بارەی بهێنیتەوە بۆی ئەم پرسیارەشم کرد چکە زۆربەی خەڵک لە ئەم پرسیاریان لە دروست بوو و بەڵام بە دوای وەڵامەکەی دەدەگەڕێن تاکو ئێستا دەیان دۆزیت بەڵێ دەستکان خۆش بێ بەڵێ فەرموو بەڵێ من لا نەفات دەستخۆشی و بەرنامەتانێ دەکەم بەخیاتنی مامۆستا بەڕێزیش دەکەم پرسیارەکەم هەبوو عەرەبەکان کە سەردانی کوردستان دەکەن بە بۆنەی یادکردنەوەی نەورۆز لە هەمان کاتیشدا ڕەخنە لەو یادە دەگرن لە پرسیاری یەکەم دەست پێکەین مامۆستا ئەڵێن مەسەلەن بەڕێزێک پرسیارێک ئەڵێ بۆیە زۆری لە مامۆسایان یان لەژێر ئەو پەردەیە دژایەتی نەورۆزەکەن وایە ژینگە پیسەکە و ئاگرێکێتەوە ئەمە خۆ ڕاستە ژینگە هەنێک جار لێ پیسەکرێ بەڵام نابێتەوە لەو نامیلکەیەش کە نووسیمە بۆ شێتی زانایان چاپیان کردووە ئەو باس کردووە ئێمە پێویستیمان بەوەی سوودە تەکنۆلۆژیای سەردەم وەرگین یعنی یادکردنەوەی نەورۆز و ئاگرکردنەوەی نەورۆز هەنگاوێک چۆتە پێش کە ئێستا تایە ناسووتێنی چونکە بێتە مای ئەوەی کە هایدرۆکاربۆن و ئۆکسیدەکانی گۆگرد و ئۆکسیدەکانی چۆنەڵێ ئاوازیات بێ کاربۆن و هەمومانە بێتە مای پیسبوونی ژینگە نابێت جەژنێک ببێتە مای پیسکردنی ژینگە چونکە هەر لە ڕووی شەرعیەوە خۆی گەورە قبولی نییە ئەمە ژینگە پیسکی لەبەرەوە هەنگاوێک هاتووینەتە پێش ئێستا باسی سووتانی داری وشکەکرێ ینی ئەوە لە چەند شوێنێکیشا وەکۆڵێت لەسەر قەڵا لە فلان شوێن لەسەر چای ئاکرێ چەند شوێنێکی دیاری کراوە و شوێنەکان کەم کراونەتەوە و لە هەمان کاتیشدا ئەبێ داری وشک بەکاربهێنرێ من لەوێ هەنگاوی سێمیشم گوتۆ لە بەرخاتری ژینگە چونکە خۆم لەنەوە تو دووە کۆمەڵی کوردستانی سەوزی پاراستنی ژینگەم دامەزراندەوە وەزیری ژینگە بوومە لە عێراقا گوتومە پێویستیمان بە جۆرێک لە ئاگری ئەلکترۆنی هەیە حتا ئێمە ئێستا ئاگری ئەلکترۆنی هەیە لە زۆربەی ستۆدیۆکان زۆر جادا ئەنرێ لە بەرنمەکانە ئەکرێ ئێمە لە شوێنێکی بڵندە ئاگری ئەلکترۆنیمانە پێ ینی نیشانی خەڵکەدا کە ئاگری شۆ لە ڕاستیژە هیچ ئاگرێکیش نەکراوەتەوە لە هەمان کاتا درەختی وشکیشمان نەسووتاندووە ئەبێ بەرەوە بچین و زۆر جار لە زۆربەی وڵاتانە ئەمە پیادەکراوە مامۆستا بەڕێزێکی تر پرسیارێک ئەڵێ مانگێران حرام یا حەڵاڵە وەڕ بەڵگەی شەرعی ئمە باسمان کرد بەڵام خۆشە زیاتر لە سێ ڕابوەستی ڕاستە ئێوە وەکو گەنجان هەمیشە یەک شت فێر بن وشەی حەڵاڵ و حرام تەنها کاری خودای ئەم دوو وشەیە لە هیچ کەس وەرمەگرن لە ژیانتانە هەر کەس قسەی کرد بڵێن ئەو شتە بڵێن ڕێپێدراوە چونکە ئێمە حەڵاڵ و حرام خوای گەورە لە قورئانە فەرمووی ولا تقولوا لما تصف ألسنتكم الكذب هذا حلال وهذا حرام ئیشی مرۆڤ نییە بڵێ حەڵاڵ و حرام بەس خوا ئەتوانێت خوش لە قورئانە حرامەکانی کەمە دیاری کرد حرمت عليكم الميتة والدم ولحم الخنزير دیاری کرد و ئەوەندە حرمت عليكم أمهاتكم وبنات يعني هەموو حرامەکان لە قورئانە بە دیاری کراون
وأحل لكم ما وراء ذلكم أو دوای حەڵاڵە بەڵام ئەبێ بینە سەر وەکو ئەو پرسیارە ببینە سەر و حاڵەتی بڵێن ئەرێمە زیانێکی هەیە بۆ ژینگە ئەڵێ نەخێرەوە عیلاجمان کرد لەو ڕۆ ئەزیانی هەیە بۆ ئەو شێوازە نەخێر لەوە شەو عیلاجمان کرد کەواتە ئەم بابەتانە نابێ حتا من ئەوم زۆر پێسەیرە خەڵک ئەڵێ ئێستا ئەو مەسەلەن فڵانە خواردنەوە دروست بووە مەسەلەن لەم خواردنەوانی کە ئێستا دروستەکە حەڵاڵەیە حرام مەڵێ حەڵاڵەیە حرام ئێستا قسمی کیمیامان هێوی بۆ زانکۆ قسمی کیمیا بۆ تحلیل کەم زان نسبەی ئەلکوهۆلی تیا چەنە زەرەری چیە و زانست وەڵام تەداتەوە ئەم حەڵاڵ و حرامە بۆ فێری بووینە هەر شتێکە بێ حەڵاڵەیە حرامە هەر کەس گوتی ئەو شتە حەڵاڵە خۆی بەخوا کردووە دەوری خوددا دەبینێ دەوری خوددا بۆی ئیبن القەیم لە زاد المعادە ئەمەی باس کردووە ئەماژە بەوە ئەکاڵێ حتا مفتی بۆی نییە بڵێ ئەو شتە حرامە ئەڵێ بڵێ فيما ورد النص بتحريمه بڵێ خوددا ئەوەی حرام کردو ئاوا ئەتوانی ئەوە بڵێ وانە جگەرێکیشان حەڵاڵەیە حرامە جگەرێکیشان ناچێتە خانەی حەڵاڵ و حرامە بە باسدا زیانەکانی بکەی باس لە مەکروه بوون و باس لە مەحزوور بوون و باس دەوە بکەیتەوە یاسای پەرلەمانی بۆ دەرکەیت و دەریش چووە لە شوێنە گشتەکانە نابێت جگەرە پێشتە زیان لە منەگەیەنێ بەڵام بۆچی گەێنیتە حەڵاڵ و حرام حەڵاڵ و حرام بازنەیەکە بەس خوددا ئەتوانێت قسەی تێ بکات پێغەمبەران حەڵاڵ و حرامیان بەدەست نییە لەبەرەوە ئەم بابەتانە ڕەبت مەکەنەوە بە نەورۆز هەر کەس گوتی نەورۆز حرامە یعنی چی یعنی سەری خۆی داوە لەبەر دووەمیشیان یعنی پێی وایە 2700 ساڵە زانای مسلمان لەم وڵاتە پەیدا نەبووە آخر 2700 ساڵ زیاترە نەورۆز هەیە باشە لەم ماوەیە ئەم هەموو مەلای کووردە ئەم هەموو زانای کووردە ئەم هەموو مفتی کووردە بۆچی کەس قسەیەکی وەک ئێوەی نەکردووە بۆچی کەسی بۆم بۆچوونەی ئێوەی نەبووە چونکە لەبەرەوەی ئەم شتیان زۆر بە ئاسایی وەرگرتووە نەیان خستۆتە خانەی حەڵاڵ و حرام خستوانە خانەی بۆنەیەکی نیشتیمانی و جەژنێکی نەتەوەیی ئاوا تەماشایان کۆک ئەو زانانی کەوا ناوەکانیمان خوێندەوە ئێستا عەرەبێک لەو سەری دنیا من مەبەستم لە عەرەبی عەرەب نییە بەو شێوازە مەبەستم لە عەرەبێکی شۆڤینێ مەبەستم لە عەقڵێکی بیابانی دواکەوتووە کە لەبەر ئەوەی دژایەتی فارسەکەن ئێمەشیان لەگەڵ ئەوانە حساب کردووە لەو ڕێگەی دژایەتیکردنەوە دژایەتی نەورۆزەکەی ئێماکەن و ئەگەڕێن بە دوای ئايات و حەدیثە چیە گوای گوت وەڵا فڵانی کوڕی فڵان فڵانی کوڕی فڵان چێە ئینسانێکە لەو ئینسانانی کەەوە هیچی لە من و تۆ زیاتر نیە ئەگەر کەمتریش نەبێ لە زانستی و لە قسەیە وەڵا فڵانە کەس وای گوتووە لەبەرەوە بێ عەقڵی خۆمان نەدێنێ دەستی ئەم جۆرە کەسە شۆڤێنی و فاشستانی کەەوە بە ناوی دینەوە ئەم شەڕەمان لەگەڵاکەن نەورۆز بۆچی ماوەتەوە تا ئێستا ئێوە بڕوانی ئەم ئیسلامە کە لە هەژدەی کۆچیەوە هاتوۆتە کوردستان توانیوێتی فێری نوێژمان بکە تا نوێژەکەی بە ڕۆژوو ئەبین ئاینداری و دینداری ئێمە لە هەموو نەتەوەکانی دەوروبەرمان باشترە بۆ چونکە ئەوە تا خەڵک لێرە جێگەی بێتەوە خەڵک لە بەغدا جێگەی نابێتەوە خەڵک لە بەسرا جێگەی نابێتەوە لە ئێران جێگەی نابێتەوە لە تورکیا جێگەی نابێتەوە هەموو عالەمەکە لێرە جێگەی بۆتەوە ئەمە مانای ئەوەیە ئێمە لە ئیسلام ئەم شتە جوانانەمان وەرگرتووە بۆچی نەورۆز هەرماوە و هەرماوە و هەرماوە دوو ڕێگەی هەیە یا ئەوە تا کەس ناتوانێت نەورۆز لەنێو بەرێ هەتایە یان ئەوە تا کە نەورۆز هیچ ڕەهەندێکی ئاینی نەبووە تاوەکو زانایان دژایەتی بکەن ئەو شتانەی بە هەزاران ساڵ کاکە ئیسلام نەبووە نەورۆز هەبووە هەر ماویشە و هەر ئەمێنێ لەبەرەوە لە کەسی قبول نەکەن وشەی حەڵاڵ و حرامتان پێ بڵێ دەربارەی بۆنەتەوەی و ئاینەکەن بەڵێ مامۆستا خاتونە پرسیارێکی کرد کە ئەوە پرسیاری ڕەنگە زۆر بەشمان بەیانی عەرەبەکان کە دێنە کوردستان بۆ بەسەربردنی کات و بۆ گەشتیاری بەڵام دوای لە هەمان کاتە دژایەتی نەتەوەی کوردەکەن دژایەتی بۆنەکان یەکەن بە شێوەیەکی ئەڕۆنەوە ئەبێ فێری یاسابین ئێستا وڵاتانی ئەوروپی جواب بوون وڵاتانی ئەوروپی 1000 ساڵی نێوان 500 زاینی تا 1500 زاینی لە ماوەی 1000 ساڵە دەسەدە یەکیان کوشت و یەکیان کافر کرۆ بە ناوی کاسۆلیک و ئۆرتۆدۆکس و پرۆتستان بەس دوای بە یاسا ڕێکیان خست هەندێ وشە هەیە لە زمانت بێتە دەر لە ڕووی یاسایەوە سزا ئەدرێ ئەبینی ینی ئەگەی بەیەکێ بڵێ ڕەش پێست ئەمە لە ڕووی یاسایەوە سزا ئەدرێ ئەمە جەژنی نەتەوەی گەلی کوردستان ئەمە بە پێی یاسا ڕێکخراوە قۆناغێکمان پێویستە قۆناغێکمان پێویستە هەر شتێک بە یاسا ڕێکخرا ئەبێ بە یاسا سزای بدەیت بە یاسا گوتراوە جووەکان سووتێنراون کوژراون هۆڵۆکۆست هەیە ئەوەی لە ئەوروپا بڵێ هۆڵۆکۆست نییە بە پێی یاسا سزەیە دەن و ئێخەنە بەندیخانەوە ئێمەش ئەبێ بۆ ئەم شتانە یاسامان هەبێ دێت لە ماڵی ئێمە دانیشێ و لە خۆشی ئێمەیە دانیشێ و واشمان پێ بڵێ ئەبێ بە پێی یاسا سزای بین وانە ئەبێ بڵێ سرودی ئەی ڕەقیبە و لەبەری هەڵناسێتەوە لەبەری سرودی ئەی ڕەقیب هەڵناسێتەوە بێ سزا بدرێت بە پێی یاسا چونکە یاسا بۆچی یاسا لەگەڵ یا سزای هەیە ئەگەر جێبەجێی نەکەی سزا ئەدرێ لەبەرەوە ئێمە پێویستیمان بە قۆناغێکی تر هەیە ئەبێ قبول نەکەین لە کەس بەم شێوازە مامەڵە لەگەڵ ئێمەدا بکات و لەسەرەوە لە بڵندیە و لە ئێمە بڕوانێ اینجا کاڵین نەورۆز جەژنی نەتەوەی گەلی کوردستانە هێشتا نەمان گوتووە گەلی کورد ئەڵێن گەلی کوردستانە یعنی ئەوەی لەم خاکە ئەژێ تورکمانیش لەگەڵ ئێمە لەم خاکەدا یادی نەورۆز دەکاتەوە عەرەبێکیش کە لەگەڵ ئێمە لەم خاکەدا بۆ ڕەسەنە
هەر یادی نەورۆز دەکاتەوە ئاشووریەکانیش هەر لەگەڵمان یادی نەورۆز دەکەنەوە کلدانەکانیش هەر یادی ئەرمەنەکانیش هەر یادی نەورۆز دەکەنەوە ئێمە لەو حاڵەتەدا توندڕەو نەبووینە بۆیە مەسلەی کە یادی نەورۆز دەکەینەوەڵێن جەژنی نەتەوەی گەلی کوردستانە کەوتر کوردستان یعنی ئەوەی لەناو ئەم جوگرافیایە ئەژێ ئەو جەژنە جەژنی ئەوە هەموو پێکاتەکان نەماوەکو تۆ جەژنی نەتەوەی گەلی کووردە بۆی تورکمان دەرکەیت و ئاشووری دەرکەیت و کلدان دەرکەی نە ئەبێ هەمومان لەگەڵیدا بێ مامۆستا دەست خۆش بێ بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان بە بڕاستی بە تێروتەسەلی وەڵامی هەموو ئەو پرسیاران دایەوە کە هەم ئێمە کردمان و هەمیش میوانانی بەڕێزکردان دووبارە سوپاس ماندوو نەبی و زۆر سوپاس بۆ ئێوەش کە ئامادە بوون لێرە و بە پرسیار و سەرنجەکانتان بەرنامەکانی ئێمەتان دەوڵەمەند کرد زۆر سوپاستان دەکەین ماندوو نەبن خۆشحاڵین دووبارە بەخێرن سەر چاو و زۆر سوپاس بینایی بەڕێز بۆ ئێوەش کە تا ئێرە لەگەڵ پرۆگرامی بە کوردیمانەوە تا پرۆگرامی داهاتوو بەخواتان ئەسپێرم هەر بەختەوە